بەڵێ خوشکە هەنار باشی؟ فەرموو جەنابتان. ئەمن ڕەحمانم بابی شیرینی. بابی شیرنی باشی؟ سەلامەت بیا ڕەبی خوشی بەڕێزم با ئەو مەسەلەی لە تو بگەینم. ماوەیەکی زۆرە دەهام دەستی بەشتی زۆر قۆڕ کردیە. بەڕاستی ئەو شتانەی دەهام دەکا هیچ قابلی قبول نییە. زۆریشمان ئاگادار کردیتەوە بەڵام گوێ ناگری. کاکە شتی وەکو چ؟ کچێ خوشکە هەنار ئەم کابرای خۆ منداڵ نییە. سێ گەرەک ئەزانی مشکلی ئێمە چییە؟ ئەو ڕۆژە بەقالێک هاتبوو سەماعەکەی دەستدا بووێ دەیگوت شیرین من تۆم دەوێ شیرین من شێتی تۆم شیرین هەر حەیامان تۆ خوشکم ئەمە چۆنوا دەبێ؟ کاکە گیان بەخوا نیازی براکەی من پاکە بەخوا دڵی پاکە بەجددی خۆشی دەوێ. کاچی من خۆشی من ئەمە چۆن وا دەبێ؟ ئەدی ئێمە کچی خۆمان نەدا بەو کابرایە هەموو ڕۆژێ شەڕ ئەمە چۆن وا دەبێ؟ ئەگەر کابرایە ژنێک تەلاقدە چۆن ئەبێ دوای بچێتەوە لای ئەو؟ ئەمە نابێت حیات چوونە بۆ ئێمە. بەخوا براکەی من تۆزێک سادەیە هەڵە تێگەیشتنێکە بۆ بەخوا شیرنی زۆر خۆش دەوێ. کورە بابا ئەمە خۆشەویستی نییە. خۆشەویستی کەی وایە؟ جارێکتر ئێمە ئەوە قبول ناکەین بە هیچ شێوەیەک پێی بڵێ باوازمان لێبێنێ. گوناحە کاکە گیان با لاپەڕەیەکی نوێ هەڵبدەینەوە بەشکەم دیسان قسمەتیان لەگەڵ یەکتر بێ ژیانیان خۆشتر بێ. خوشی بەڕێزم ئێمە لەناو هەموو خزمەکاندا بڕیارماندایە. جارە چیدی ئەمن شیرینی نادەمەوە ئەو کوڕەی نایدەمەوە دەهامی. دڵت گەورە بێ کاکە گیان دڵت گەورە بێ لەوانەیە بەجددی ئەو جارە یەکتریان خۆش ژیان یەکتر خۆش بکەن. هذا نيشا خۆ دەدانیشە خەری و لێی سوورەیەکە دەدانیشە ئیتر ئێمە شەشێت کردو بەخۆتەوە. دایکە گیان هەڵەمە کوڕە ڕۆژ بە ڕۆژ خراپتر ئەبێت چی بکەم؟ وەڵڵی ناوێنم بە مامە سیروان و مامە ئاکۆش بڵێن لەسەرم زەڵاجەی من ئەوان هەر لێمان تووڕان. نەوەڵڵا ئەوان هەر نە ئەیتە تەلەفۆنێ بکە بۆ سعدی. سعدي بە سعدی بڵێم؟ ئەی وەڵڵی بەس سعدیە مەحەلەکە جن تۆ تەلەفۆنێکی بکە بابێت. جن سعدي جن سعدي بخير بين نيشا هات بخير بين فلمو والله دایکە جوابم نایەتەوە سعدی. خير بين سعدي جواب نایەتەوە ئەی ئێمە چی بکەین خوای من چیم کردبوو تو ئاوە بەسەریانە. نيشا باشە دە باشە ڕۆڵە دەوامەکە. خوشی من ئەمن لێ تەلەفۆم لۆ تو کرد لۆی ئاگادار بی گەورەکان ئاگادار بکەوە چونکە دەهام قسە ناستەمێشتی. ئەجە لە خۆتان بە کەسێکی گەورە بڵێن ئەگەر نایان بە یاسا دەیکەین یان بە چەک دەیکەین. خزمەکانمان وتویانە ئەم مەسەلێ بە چەک نەبێ حەل نابێ. کاکە گیان چەک بۆ خوشکی بەڕێزم با زۆری لۆ کەمینەڵێن ئەو مەسەلەی بە خۆت بەدەهام بڵێ بە گەورەکانشتان بڵێن ئەگەر ئێمە خۆمان حەلی دەکەین تەواو خواتان لەگەڵبی. ئەی ماما وێران بوو خۆڕی دنیا بەسەرم بە چێ بڵێم کوڕە کاکە سەد جارم پێوتی واز بێنە لەو شیرنە خوایە بە چێ بڵێم سعدی. سعدی کاتی وێ جواب نەدەیەوە. دەی هەڵی گرا بەخوا نابێ بچم بۆ لای. هین کە ڕۆڵی گیانە چی بکەین ئەبێ بچی بۆ سعدی ڕازیکەیت و بیێنی بۆ ئێرە بەخوا ئەو حەلینەکە حەل نابێ کورە خۆ بەخوا ئەمڕۆ خەڵک کچیا بەشێت ئەگە پارە هەبێ سعدی بە پارەکانی بەبووی بێن. بالا سعدی باشە دایکە ئێستا چم بۆ لای سعدی و ڕازی ئەەکەم کە نیشای بۆ بێنێ باشە؟ نيشا ئەوە ئەچێ سعدی کوڕەکەی خوا